کوڕێکی لەتیف ڕەشیدی سەرۆک کۆماری عێراق بەڕێگەیەکی جیاواز ملیاران دینار سپی دەکات و هیچ کەسێکیش ناتوانێت ڕێگری لێ بکات. بۆ خۆدەزینەوەش لە بەرپرسیارەتی ئەم کارە گەشتی دەرەوەی وڵاتی کردووە. لە نوێترین ڕووداودا لە سلێمانی دێرین لەتیف ڕەشید کە بەڕێوەبەری کەناڵی کورتساتە و کوڕی سەرۆک کۆماری عێراقە هەژماری بانکی کارمەندانی کەناڵەکەی کە مانگانە لەو ڕێگەیەوە موچەکانیانی پێ وەردەگرن بەبێ هیچ ئاگاداریەک بەکاری دەهێنێت و لەو ڕێگەیەوە نزیکەی 700 میلیارد دیناری عێراقی کە دەکاتە زیاتر لە 9 میلیارد دۆلاری ئەمریکی سپی کردوتەوە. بەپێی زانیاریەکان هەژماری بانکی زیاتر لە 300 کارمەند لە تەواوی بەشەکان بەکارهێنراوە کە هەژمارەکەیان لە بانکی ئاهلی عێراقی واتە مەسرەف ئاهلی عێراقی بووە. بەپێی زانیاریەکانی ڕۆژنامەنووس هانا چۆمانی پرۆسەکە بە چەندین ڕێکاری جیاواز کراوە و لە سەرەتادا پارەکە لە بانکی ناوەندی عێراق گواستراوەتەوە بانکی ڕافیدەین و دواتر بۆ سەر حیسابی کارمەندەکان دواتریش لە ڕێگەی چەندین بەشی جیاجیاوە پارەکە گواستراوەتەوە بۆ سەرچاوەی کۆتایی. بۆ ئەوەی کارەکەش ئاشکرا نەبێت و بە وردی ئەنجام بدرێت تەواوی پرۆسەکە بە شەو و لە ڕۆژانی هەینی و شەممە ئەنجام دراون. هانا چۆمانی دەڵێت دێرین لەتیف ڕەشید بۆ ونکردنی پارەکە و نەمانی لۆکەیشنەکانی گواستنەوەی پارەکە چەندین جار بە بڕی جیاواز پارەکەی گواستۆتەوە سەر هەژماری جیاواز تاوەکو تێکەڵەیەکی زۆر دروست بێت و پارەکە لە نێوان چەندین لۆکەیشنەی جیاواز دیار نەمێنێت. دوایەم سکانداڵەی کوڕەکەی سەرۆک کۆماری عێراق مەترسی ناسنامەی بانکی لەسەر ئەو کارمەندانەی کورتسات هەیە کە پارە چۆتە سەر هەژمارەکانیان چونکە ناوی تەواویان بە ملیۆنێر و ملیاردێر لە سیستەمی بانکی تۆمار دەکرێت لە کاتێک بە موچەیەکی کەم کار دەکەن. دوای گۆڕینی ناسنامەی بانکی ئەو کارمەندانە لە موچەخۆری ئاساییەوە بۆ ملیۆنێر و ملیاردێر ئەو کەسانە لە چەندین سوودی بانکی لە نمونەی پێشینەوەی زەوی و خان و ئۆتۆمبیل و قەرزی بچووک بێبەش دەبن. ئەمە جیالەوەی ڕەنگە لە داهاتوو ڕوبەڕووی کێشەی گەورە ببنەوە چونکە لە ئەگەری هەر سکاڵا و پرۆسەیەکی ڕێگری لە سپیکردنەوەی پارە تەواویە و موچەخۆرانەی کورتسات ڕوبەڕووی کێشە دەبنەوە چونکە بە تاوانی سپیکردنەوەی پارە تۆمەتبار دەکرێن. ئەوانیش بەهۆیەوەی هیچ سکاڵایەکیان تۆمار نەکردووە و ڕێگریان لە کارەکە نەکردووە ناتوانن ئەستۆپاکی خۆیان بسەلمێن و ڕوبەڕووی سزا دەبنەوە.